تادێت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزتر دەبێت. هەڕەشەکانی ئێران ئەمریکای ناچار کردووە ژێردەریاییەکی ئەتۆمی بهێنێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەگەڵ هەڵکشانی مەترسیەکان لەسەر نزیک بوونەوەی وادەی هێرشە چاوەڕوانکراوەکەی ئێران و هاوپەیمانەکانی بۆ سەر ئیسرائیل، ئەمریکا ژێردەریاییەکی ئەتۆمی و کەشتی گەلی فڕۆکە هەڵگری لینکۆڵنی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەوانە کرد. وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند ژێردەریایی USS جۆرجینایان بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەوانە کرد کە بە وزەی ئەتۆمی کار دەکات و زیاتر لە 150 موشکی کروزی هەڵگرتووە. ئەمریکا زۆر بەکەمی شوێن و ڕووگەی ژێردەریا ئەتۆمیەکانی ئاشکرا دەکات کە بە شێوەیەکی نیمچە نهێنی جموزۆڵ دەکەن، بەڵام پێدەچێت ئەم جارە باشکراکردنی ئاراستەی ژێردەریاییەکە بیەوێت پەیامێکی هۆشداری بداتە ئێران کە خۆی بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل ئامادە دەکات. پنتاگۆن ڕاشی گەیاند ئۆستن فەرمانی داوا کەشتی گەلی فڕۆکە هەڵگری USS ئەبراهەم لینکۆڵن بە زوویی بگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەشتی گەلەکە چەندین فڕۆکەی شەڕکەری جۆری F-35C هەڵگرتووە کە بە شەبەح ناسراوە و دەتوانێت خۆی لە ڕادارەکان بشارێتەوە. چەند هەفتەیەکیشە کەشتی گەلی USS تیۆدۆر ڕۆزڤێلت گەیشتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش توانە جەنگیەکانی هێزەکانی ئەمریکای لە ناوچەکە زیاتر کردووە.